خوێندکاری قۆناغی چواری زانکۆم ئەم ساڵ کۆتا ساڵمە و لە دەرەوەی شارم خوێندکار دەرەوە شاماتەرە داخلی دەمێنمەوە خوشکێکیشم لەگەڵ ماڵتان لە دەروی شاری سا لە داخلی لە داخلی منەوە خوشکێکیشم لەگەڵدایە لەگەڵ خۆمە بەس ئەو قۆناغی دووە کێشەکەی من ئەوەیە ئەم ساڵ کۆتا ساڵمە مەرحەلەی کۆتاییمە کاتی تەخەڕوجە 20 ڕۆژ 15 ڕۆژێکی ماوە بە کاتی تەخەڕوج دا زۆر هاوڕەکانم هەمویان خۆیان ئامادە کردو جلیان کڕیوە ساڵۆنیان گرتووە دوای تەخەڕوجەکە ئاهەنگێکی ئێوارانەی حەزیان بۆ کاتیش گرتووە یعنی جلی وایان کڕەوە بای $300 $400 جلی کوردی بڵێ جلی کوردی و حەزیان گرتووە بەڵێ و ساڵۆنیان گرتووە ئەوانە و زۆر جارە داخلی کەدا دەنیشین هەمومان کۆ دەبینەوە هاوڕێکانی ژوورەکانی تر دێن جلەکانیان لەبەر دەکەن خۆیان نیشان دەدەن جلەکانمان جوانە جوان نییە یان بەڕسم نیشانماندن ئەوم کڕیوە ئەوە دەکڕم یان ئەو ساڵۆنە دەگرم بەزی ئەو شتانە لەناو مێشکی مندا ینی زۆر بۆ بە خەمێک ینی زۆر خەمی لێ دەخۆم شەوانە زۆر تا بەیانی ناخۆم دەگریم لەبەرەوەی کە من ناتوانم وەکو ئەوام بکەم ناتوان بەو شێوەیە جلی گران و ساڵۆم بگرم و دوو حەفلە بکەم مێز بڕازێنمەوە یان زۆر جار پێمەڵێن ئێخۆ لە تەمەند لە ژیان یەک جارە بیکە وەکو ئێمە بکە ئەوان لە چاوی خۆیان لە من دەڕوان نازانم من باری مادیمان خراپە ئەو مادیەمان نییە کە ئەمە بکەم. باوکت ئیشی چییە؟ باوکم کرێکارە. باوکە کرێکارە ئەی دایکە ئیشی چییە؟ دایکم هەر ژنی ماڵەوە. دایکە ژنی ماڵەوە. چەند مناڵە نێوە لە ماڵەوە؟ 6 مناڵین 4 خوشک و 2 برا. 4 خوشکن. تۆ کچە گەورەیانی؟ بەڵێ من کچە گەورەیانم و خوشکێکیشم وەکو خۆم مەرحەلە دووە خوشکێکیشیان لە قۆناغی 12ەیە یەکیشیان لە 11ەیە و دوو براکانیشم بچووکن جارێن چەند بەرخوێندن. باش ئەوان بچووکن. ئێستا کەواتە کێشەی تۆ ئەوەی کە ئێستا تۆ تەخەڕوجەکەی وایە؟ تۆ وایسا زۆر دڵ خۆش بووە تەخەڕوجەکەی لە جامیعە و ئاهەنگی تەخەڕوج دەبێ و ئەمانە. وایە زۆر دەبا دڵم خۆش بایە چونکە من خوێندن تەواو دەکەم دەسمە سەر پیشەی خۆم بەڵام حەفلەی تەخەڕوج بووە بە خەمێک کە ئاواتە خوازم ناوم نەهات بایەوە خوێندنم تەواو نەکردبایە بەزدی ینی هەر تووشی خەمۆکی بمڕێک ئەوەندە بیری لێ بکەمەوە زۆر جار ئەوەندە بیر دەکەمەوە ناتوانم سعیەکانیش کەم بە تەواوەتی کە دەسمە ماڵەوەش کاتی عوتڵەکان دەسمە ماڵەوە بەردەوام کێشێ لە ماڵەوە لەگەڵ دایکم دەڵێت ئەوان ناڵێن بۆ ناکەین ئەدەڵێن حەفلەی تەخەڕوج بۆ دەکەین بەڵام جلێک بای 50-40 هەزارێک بۆ دەکڕین. باشە چلەکە بای 50-40 هەزار بێت تۆ پێ ڕازی نیت؟ لەبەر ڕەنگە هاوڕەکان دلی زۆگرانتر لەبەرکەن من بچەند کڕیوە بای $300 جلێکی کوردی بە $300 بەس بۆ حەفلەی تەخەڕوجی بەس بۆ حەفلەکە و دواتر ئاهەنگێکی ئێوارانیش هەیە بۆ ئێوارانیش بۆ ئاهەنگێک بەڵێ ئەویان چێ بێ لەبەرکەن عەزی بۆشانە بێ عەزی لەبەرکەن عەزیەکە ئەویشەی کڕن ئەوێ بەکرێ دەگرن ئەوی شەر بە پارە بەڵێ ئەویش ڕەنگە بای $100 $150 اینجا ساڵۆنەکەش ئەویش ڕەنگە بای $150 ساڵۆنیش $150 ئەوێ جاخۆ چەنەکە زۆرەکە تقریبا چەنی تێچێ اینجا ئەوە لەلایەک و لەلایەکەش ئەوەیە کە من حەفلەی تەخەڕوجم بێ بێگومان خوشکەکانم دێن برایەکانیشم دێن اینجا خوشکام دەڵێن چی لەبەرکەین چی لەبەر نەکەین کێشەی جل لەبەرکردن یانە بێ بۆ ئەو ڕۆژە اینجا دایکم زۆر جار دەڵێت تۆ ئەوانیش لە من وروژاندووە ئەومە پارەیە لە شوێ بێنم باوکت کرێکارە ئەو پارەیەمان نیە ئەو مادیەمانە ئێمەش دەڵێت ئێمەش حەزمان دەکرد ئەو مادیەمان هەبایە بە جوانترین شێوە بمان بڕێوە بربای توی سەبەمە خەفەتە خۆی بەتاقەتی بەڵێ زۆر بیر لێ دەکەمان زۆر کێشە لە ماڵتانە ئەمە وەکو کێشەیەکە کاتێککە کاتی عوتڵەکان دەسمەوە بەردەوام بازباسی ئەوەیە و کێشە ئەی باوکت چێڵێ باوکم ئەویش هەروەکو دایکم دەڵێ بۆ دەکەم بەڵام بەو شێوەی ناوەکو هاوڕێکانم جلیگران و مێزڕازانەوە ئەو شتانە ئەی باشە تۆ گەر بە قسەی دایک و باوکە بکەیش جلێکی بەسیتی سادە و جوان لەبەرکەی با $300 نەبێ باسی 40,000 بێ بانە چیتە ساڵۆن خۆت جوانکەی خۆت ئارایشگای خۆت بکەی ناکرێ ئەمانە هاوڕەکانم بە شازێکی بێتەکەم بڵێن ڕەزیلە یان شتێک زۆر بیلەوەش دەکەمەوە دەڵێت ڕەنگە بڵێت ئێمە ئەومان کردو ئەو نەی کردووە ئێمە جوانتر دەرکەوتوین تۆ هیچ نەکردووە سادە دەرکەوتووی وەکو تعلیقێک توان جێک لە میدەن ئەنی خەمی قسەی هاوڕێکانتە لێرەیە ئەی هاوڕێی ترتانە کە بۆ شەوازە بێ و گوێنەیەتی و بڵێ من تەخەڕوجەکەم بەڵام گوێنایم ئەوەی کە گرانترین جل لەبەرکەم یا ساڵۆنیا ئەم شتانە وڵا زۆربەی خۆی ئامادە کردو جلی زۆربەی زۆری زۆر دابیلەوە دەکەمەوە دەڵێم باوکم بۆ مەینەتی منی پێگەیاندەوە بە هەموو ئازارە بە حەفلەی تەخەڕوج نەکەم زۆر دەوا دەکەم دەڵێم نایکەم نام هەیە بۆچی من شەهادەکە وەرەگرم و تەواو
ڕسمێک بە کوڵاوەکە بگرم یان شتێک ئاسایی وتەوە بەڵام کاتێک کە هاوڕێکان ببین بەم شێوەیە ئەوەندە لە بین گوێم دێڵێنەوە مێشکم وەکو خارابێ ئەو هەلیاتوە ئەوەندە بیری لێ بکەمەوە دەڵم با منیش بکەم وەکو ئەوان لە تەمەنم یەک جارە و بەخۆشی ئەو ڕۆژە بەڕێ بکەم بەجلێکی جوان. ئێستا قسمی داخلەکەتان هەمووی بۆ باسە؟ هەمووی ئەو باسە یعنی وابزانام شەوانە سەعیکردنیشی دانێ تەنها باسی ئەوە چی لەبەرکەین چی لەبەر نەکەین چی بکەین چۆن بکەین چ گوڵێک بکڕین چۆن بێ و چ ساڵۆنێک بگرین. زین چی کچی خۆم تۆ 4 ساڵتە تەخەڕوجەکەی لە زانکۆ تۆ ئەمانی کە ڕاستە کە هاوڕێ برادرت بەم شێوازاکەن بەڵام تۆ هەوڵ بە تۆ کاریگەریت زیاتر بێ لەسەر ئەوان تۆ ناکرێت بۆ نمونە تۆ نسیحەتی ئەوان بکەیت تۆ قسە لەگەڵ ئەوانە بکەیت تۆ کاریگەریەکەت زیاتر بێ لە بەبری ئەوەی بەوان کاریگەربی خۆت کاریگەریەکەت زیاد کردکە لەسەر ئەوان یعنی تۆ بیسەلمێنە بۆیان کە من تەخەڕوجەکەم بەڵام کەمترین پارەش سەرفەکەم. یعنی تۆ بەو شێوازی کە حسابت کرد ئەگەر ساڵۆنەکەی 150 بێ و جلەکانی 300 بێت و گوڵەکەی و مێزەکەی و عەزیەکەی ئێوارەی و ینی حسابی کە ئەمانە هەموو یەکاتە 600 دلارێک. جا باشە تۆ کو خۆتەڵی باوکم کرێکاریەکە و دایکم ژنی ماڵەوەی و ئەم لەبری ئەوەی ئەم کێشانە دروستکەی وەرە بیر لەوە بکەرەوە نا تۆ خۆت بە کەمترین مەسرف چۆرە ناو ئاهەنگی تەخەڕوجیشە و سەربەرزانە و ئەسڵ تۆ ئەوەنە گرنگی بە خوێندنەکەت بە گرنگی بە شەهادەکە بە گرنگی بەوە بە کە تۆبی بە خاوەنی بڕوانامەیەک لە بوارەکەی خۆتە چ پێویستەکە ئەمەنە گرنگی بەمە بن حتا لە ناو داخلەکانی شانی ئەمە پێویستەکات کەسێک بێت قسەیان بۆ بکە کۆیان کاتەوە یعنی ئەمە زۆر گرنگە کە لە بریەوەی ئەم مەسرفە زۆرە لە بری ئەوەی کە ئێستا لە کاتی ئەوەیە کە نزیکە بنەوە لە تاقیکردنەوەکانی کۆتایی ساڵ و ئەمانە لە بریەوەی گوێبوانە بن ئەسڵ هەر بەحسی تەخەڕوجە ئێستا لە زانکۆیە. ئەی باشە خۆتان ئامادە کردو بۆ توێژینەوە بۆ بەحسی تەخەڕوجتان و ئەو نەگرنگی بە مەجالتانەیە گرنگی بە ئاهەنگێک بن. من ئەو 3 ساڵی پێشتر کە خوێندم و زۆر باش لەگەڵی ڕۆشتم دەرەجەم زۆر باش بۆ بەڵام کە هاتومە چوار ئەوەندەی باسی تەخەڕوج و ئەو شتان دەکرێت بەجددی سعی پێ ناکرێت زۆر خراپ بمە ساڵەکانی پێشتر. ینی بەداخەوە لە بارتەوەی تەرکیزی خوێندکار بەرن بۆ ئەوەی کە دەستکا بە خوێندن بەحسی تەخەڕوج کە توێژینەوە بکە کورە عیلمەکەی خۆی دەرخا لە مەرحەلەی 4 چکە مەرحەلەی 4 زۆر گرنگە. یەکێکە لە قۆناغە گرنگەکان بۆ خوێندکار بۆ قوتابی بەڵام بەداخەوە ئاوا معنی ئێسا و مێشکتان مەشغوڵە بە بابەتێک کە خۆی بابەتە گرنگەکە نیە کە ئەسڵی بابەتەکە نیە لە زانکۆیە. ینی من پێم ناخۆشە کە ئێستا ئەمە ببێ بە کێشە لە ناو خوێندکارانە کە جل و ساڵۆن و گوڵ و عەزی و ڕازانەوەی مێز و ئەمە ئێستا کێشە بێ لە بری ئەوەی کە ئێستا ئەوان گەورەترین کێشیانەوە بێ کە چۆن گەورەترین بەحس تەقدیم بکەن کە توێژینەوەیان هەبێ کە خزمەتێکی وڵاتەکە بکەن کە خزمەتێکی داهاتووی ئەم کوردستانە بکەن. جا کچی خۆم تۆ با من هەندێک شت بە تۆ بڵێم تۆ ماشەڵڵا کچێکی عاقڵی ئەنجە دوایەوە لە دەروی شاری شاتوویتە ناو سلێمانی لێرە ئەخوێنیت تۆ بیسەلمێنە بۆ هەموو دەوروبەر کە تۆ کەسێکی زۆر بەهێزی بەم شتانە خەفەت مەخۆ بڵێ بەڵی من باوکم کرێکار و ناتوانێت ئەو پارێن بۆ دابین کەعنێ ئەمە مەکە بە خەفەتی خۆت چکە تۆ گەربیکەی بە خەفەتی خۆت سبێنێ خوشکەکانی شت چیەکەن ئەیوە نیە تۆ خوشکی شت هەیە و ئانی شت چنە مەرحەلەی 4 ئەسڵ تۆ ببە بە پێشەنگێکی باش بۆ خوشکەکانی شت.